پایتەختەکەی داعش لە دوولاوە کەوتووەتە بەرهێرش. هێزەکانی سووریای دیموکرات لە باکوورەوە و لە باشووریشەوە هێزەکانی بەشار ئەسەد. هەر لایەنێکیش دەیەوێت بەر لە لایەنەکەی دیکە خۆی بگێنێتە ڕەقە و هاوسەنگی هێز لە بەرژەوەندی خۆی دابشکێنێتەوە. سوپای سووریا کە ماوەی 2 ساڵە هیچ کۆنتڕۆڵێکی بەسەر پارێزگای ڕەقەدا نەماوە، لە ئێستادا بە پشتگیری هێزی ئاسمانی رووسیا لە حەماوە ئۆپراسیۆنێکی دەست پێ کردووە و ئەودیوی سنووری ئیداری پارێزگای ڕەقە بووە. لە قۆناغ یەکەمیشدا ئامانجەکەی کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی تەبقایە. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە سنووری پارێزگای ڕەقە شەڕ و پێکدادانی قورس لە نێوان سوپای سووریا و چەکدارانی داعش ڕووی داوە. لەو پێکدادانانەدا 39 چەکداری داعش کوژراون و 11 چەکداری سەر بە سوپای هەڵۆکانی بیابانیش کوژراون. هەڵۆکانی بیابان هێزێکی تایبەتی سەر بە سوپای سووریایە و لەلایەن ڕاوێژکارانی سەربازی رووسیاوە ڕاهێنانیان پێکراوە و لە ڕابردووشدا ڕۆڵی سەرەکیان لە کۆنتڕۆڵکردنەوەی شاری تەدمور دابینیوە. هاوکات لەگەڵ پێشڕەویەکانی سوپای سووریا، هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا با پشتگیری ئاسمانی ئەمریکا و هاوپەیمانان بەردەوامن لە ئۆپراسیۆنی باکووری ڕەقە و بەرەیەکی نوێی جەنگیان بەرەو شارۆچکەی تەبقا کردوتەوە. لە ئێستادا کە لە دوولایەنەوە هێرش بۆ سەر ڕەقە دەستی پێکردووە، پرسیار ئەوەیە: ئایا ئەو دوو ئۆپراسیۆنە بە هەماهەنگی ئەمریکا و رووسیا بەڕێوە دەچێت؟ وەک پێشتر مۆسکۆ داوای لە ئەمریکا کردوبوو ئامادەیی خۆشی دەربڕی بوو بۆ بەشداریکردن لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی باکووری ڕەقە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە، یان بە پێچەوانەوە مۆسکۆ و واشنگتن هەر کامیان بەجیاو لە ڕێگەی هاوپەیمانەکانی خۆیانەوە لەسەر زەوی دەیانەوێت سەرکەوتن لە شەڕی داعشدا تۆمارکەن و لەسەر ئاستی نێودەوڵەتی هەر یەکێکیان دەیانەوێت وانیشانی بدەن کە ئەوانن ڕۆڵی سەرەکی دەبینن لە هاوکێشەکانی سووریا و شەڕی داعشدا. لەم بارەیەوە بەشێک لە شارەزایانی جەنگی سووریا پێیان وایە ئەگەر ئەمریکا و رووسیا لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ڕەقەدا هەماهەنگیش نەبن، دەژایەتی یەکتریش ناکەن. بەڵام دوای ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتی هاوپەیمانی ئەمریکا و سوپای سووریای هاوپەیمانی رووسیا لە ڕەقە بوونە هاوسنوور، ئەوە لەو کاتەدا هاوکێشەکە دەگۆدرێت و پێویست دەکات هەماهەنگیەکی تەواو لە نێوان ئەمریکا و رووسیا هەبێت. جیالەوە ئەگەری بەهێز هەیە ناکۆچی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و سوپای سووریادا سەرهەڵبدات.